خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ ئەو کارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە ستۆدیۆی هەشت و گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی کورسات نیوزدا باس لە پرسێکرا پرسی درۆنەکان. ئەمە بۆتە جێی پرسیاری حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتیانی هەرێمی کوردستانیش لەپڕ بەیانێک لە خێوەڵەسینەوە ئەڵێن درۆنێک لە فڵان ناوچەی هەرێمی کوردستان کەوتە خوارەوە. قاسم عارەزی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بوو لەگەڵ وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان کۆبووە. ئێمە پرسیار دەکەین لەمەوە بڕۆین بۆ کۆی پرسەکان و ئایندەی هەرێمی کوردستان. ئایا ئەو پەلامارە درۆنیانە لەلایەن کێوە کرێن و تاکەی بەردەوامە بن یەکەڵوێستی و یەکڕیزی لە پێناو چارەسەرکردنی کێشەکان و پاراستنی هەرێمی کوردستان لە هەر مەترسیەک چۆن دەکرێت. پانۆڕامام شەو گفتوگۆ کات لەو بارەیەوە بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز مەحموود خۆشناو چاودێری سیاسی، هەروەها بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا پسپۆڕی ئەسەی نێودەوڵەتی. سوپاس بۆ هەردوو میوانی عەزیزم لە هەولێری پایتەختی کوردستانەوە لەگەڵمان. دکتۆر ئاراس سڵاو لێبێم، کاتت باش. من ئەمەوێ بابەتەکە تایتڵەکەمان مەسەلەی درۆنەکان بێ، بەڵام یعنی بڕۆین بۆ کۆمەڵێک پرسی تر. پێت وایە ئەم مەسەلەی درۆنانە لە چیەوە سەرچاوەی گرتووە بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا؟ دکتۆر ئاراس دەنجی من گەیشتە لای بەڕێستان؟ بەڵێ، هەڵبەتە پرسەکە لەسەر ئەوەیە کە بەسەلەن لە ماوەی ڕابردوودا چێڵگەنەوتەکان کران ئاماژ. ئەم بەیانە کە خەبەرمان بۆ بینیمان دوو درۆنی تر کەوتونەتە خوارەوە. ئەنجومەن نوێنەرانی عراقی کۆبوونەوەیشی لەسەر کرد. وەجگەلەوە قاسم عارەزی ڕاوشکاری یاسایشی نیشتیمانی عراقی هاتووەتە هەولێر، لە هەولێر لەگەڵ وەزیری ناوخۆ کۆبووتەوە و باز لەوە کراوە کە ئەم درۆنانە تاکەی بەردەوامە بن و ئامانج لێیان چییەوە؟ خەڵک پرسیاری هەیە لەو بارەیەوە، پرسیاری ئاڵۆز لە مێشتی خەڵکی هەرێمی کوردستاندا. دکتۆر ئاراس سڵاو لێبێم، کاتت باش. پرسیاری ئەوم کردوتم هۆکاری ئەم درۆنانە بۆچی ئەجێڕیتەوە، لە چیەوە سەرچاوەگرن، بۆچی هەرێمی کوردستان لەم کاتەدا بە ئامانج دەگیرێت؟ شەوتان باش، ڕێز و سڵاو بۆ بەڕێست و بۆ کارمەندانی کورسات. هیچ گومانی تێدا نییە کۆمەڵێک گروپ و میلیشیا هەیە لە سەر ئاستی عێراق، لەوانەیە نەیانەوێ ئەو ڕێککەوتنەی نێوان هەرێمی کوردستان و عێراق بگاتە ئەنجام. یەکێک لەو هەنگاوانە ئەوەیەکەوە دەیانەوێت لە پێگەی ئابوورەکەی هەرێمی کوردستان کە ئێستا ئەتیفاقەیەک لە نێوان عێراق و هەرێمی کوردستان هەیە لەسەر هەناردەکردنی 230,000 بەرمیل و 120 میلیار داهاتی ناوەخۆ بە ئامانجگرتنی پاڵاوگەکان یان ئەو کۆمپانیانەی کەوا ئیش لە ئۆبەرهێنانی نەوت دەکەن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کەوا ئەو ڕێککەوتنە پەک بخرێ، نەتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێ. دیج گومانی تێدانیان دێگروپ لە عێراق بەبێ گەڕانەوە بۆ پرەنسیپە ناوخۆیەکان یاخود بەبێ گەڕانەوە بۆ ئەو دەستگای ئەمنیانەی کەوا لە ژێر سایەی حکوومەتی عێراقی یاخود دەوڵەتی عێراقی بوونیان هەیە بەدەر لەم ڕێچکەیە کار ئەکەن. دوو خوێندنەوە شەیە، خوێندنەوەیەک ئەڵێن هەر لەوانەیە لە ناو خودی ئیتاڕی تەنسیقی ئەو ڕوانگەیە هەبێکەوە بەڵێ دەبێت ئەو پاڵاوگانە بکرێنە ئامانج بۆ ئەوی هەرێم نەتوانێت ئیلتیزامەکانی خۆی بەرامبەر بە عێراق جێبەجێ بکات و پەک بخرێ. هەندێکیش پێیان وایە ئەوە هەموو ئیتاڕی تەنسیقی نییە، بەڵکو هەندێک گروپی میلیشیاییە کەوا بە ئاجندای دەرەچی کارەکات، نایەوێ عێراق لە سەقامگیریەکی بەردەوامدا بێت یاخود بتوانێت کار لەسەر بەرەو پێشچوونی ئەو ڕێککەوتنانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە جێی خۆی بگرێت. باشە، بەڵام قسێکی دیکەشەیە دکتۆر ئاراس باس لەوەکەن مەسەلەن هەندێک لایەن باو پرسیارەش بکەین کە لەن هەرێمی کوردستانە ناوێ نەوت بنێرێ بۆیە ئەو مەوزوعی درۆنانەی دروست کردووە. ئەمە تا چەند ڕێی تێچێ یان ئەمە پرسیار یان بیرکردنەوەیەکی واریدە یان بیرکردنەوەیەکی تەندروستە؟ ئەو نوعی دیعاکردانەی ئەسڵ و ئەساسی نیە. ئەسڵ هەرێمی کوردستان کەوتۆتە قۆناغێکی قەیراناوی دوای ئەوەی کەوا لە دادگای پاریس نەوتی سۆمۆ دەبێت نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمە بێ. هەرێمی کوردستان نەیتوانێت بە شێوەیەکی فەرمی نەوتی خۆی لە ڕێگای بۆڕێکانی تورکیا بفرۆشێت. تۆشی قەیرانێ بووینەکەوا نەمانتوانیوە
موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکرێت نەتوانراوە بودجەی وەزارەتەکان وەکو پێویست دابین بکرێت ئایا ینی نازانم چ ناوێکی لێ بنێم هەرێم چۆن دێت لەو لە ئێستادەکەوە ئەمەلێک هەیە لە ڕێگای گفتوگۆ هەرچەندداگەر ناحەقیش بێ بەغدا بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕێچکەیەک و دەرگای کراوەتەوە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە خۆی بەدەستی خۆی بێتێکی بدات تەبعاً ئەوە کۆمەڵە خوێندنەوەی سیاسیە و ئامانجی سیاسیشی لە پشتە ئامانجە سیاسەکە کامەیە بە بۆچوونی بەڕێز دکتۆر ئاراس بەڕێزت کە لە بەغدا بووی خوێنکار بووی لەوێ و لە عمقی بابەتەکان بووی تێ ئەگەی هەم لە بوارە کۆمەڵاتێکی هەم لە بوارە سیاسەکەی واقعك هەیە لەسەر ئاستی عێراق کە پێویستە هەمومان بزانین هەر کابینەیەکی حکوومەت کە لە عێراق پێک بێ تەنیا وەکو ڕووکەش ڕوڕە کارجێڕێکە دەبینێ لە ئەرزی واقعدا هیچ دەسەڵاتێکی نییە چ لەسەر لە شەقام چ ناو دام و دەستگاکە حکوومیەکان دەتوانین بڵێن لە ناو حکوومەتی عێراقی دەوڵەتی عەمیقە هەیە ئەو دەوڵەتی عەمیقە بڕیار لەسەر بابەتەکان دەدا بۆیە هەر ئەو دەوڵەتی عەمیقەشە دەتوانێت ڕێ بدات گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق سەر بگرێ هەر ئەو دەوڵەتە عەمیقەشە ئەتوانێت هەندێک گروپی میلیشیا بەکار بهێنێ بۆ لێدان لەو ڕێکەوتنێک کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە لایەنەکانیش دیارن هەم عێراقیش دەزانێت چ جیهەتێکن کەوا درۆن دەنێرن هەم هەرێمی کوردستانیش دەزانێت ینی بەڕاستی ینی ئامانجی ئەوانە لە تێکدانی ئەگەر بۆ تێکدانی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بێ ئامانجەکە چیە دکتۆر ئاراس ینی بۆ بیانەوە و پەیوەندیە بە ئاڵۆزی بمێنێتەوە بۆ پەیوەندی بە هەڵپەسێراوی بمێنێتەوە ئەنجام بابڵێن نەگەیشتنی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق چەند لایەنێکی لە چەند لایەنێکا خۆی ئەبینێتەوە بۆ نمونە لایەنە کوردیەکان ئەو جارە نەچونە ناو ئەو گفتوگویانەی کەوا دووبارە یاسای حەشدی شەعبی لە عێراقدا دووبارە لە پەرلەمانی کوردستانە بڕوێنرێ یەک لەوانەیە یەک لە هۆکارەکانەوە هۆکارە بێ دوو جار پرۆسەی دانیشتنی پەرلەمان بۆ دەنگدانەوە لەسەر یاسای حەشدی شەعبی پارتی و یەکێتی و بەشێکی زۆری لایەنەکانی تریش نەتونە ژێرباری ئەو ڕێککەوتنەوە چونکە ڕوئایەکی نێودەوڵەتی هەیە ئیقلیمیش وا دروست بووە کەوا دەبێ ڕۆڵی مؤسساتی ڕسمی عێراقی بەهێز بکرێ نابێ میلیشیاکان ئەو ڕۆڵەیان بمێنێ لە ناو عێراقدا کە بتوانن دەست بخەنەوە هەموو کاروبارێکەوە بتوانن گرفت بۆ هەر بابەتێک دروست بکەن کەوا لە ناو عێراقدا هەیە ئەوە هۆکارێکی زۆر سەرەکیە دووم خاڵێکی تر هەیە ڕێگنەکەوتنی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ عێراق سەرنج لەسەر خاڵێکی زۆر سەرەکی لادەدا کە لە عێراق بوونی هەیە بیرمان نەچێت جگەلەوەی کەوا عێراق لە ڕێگای سۆمۆ نەوت دەفرۆشێ بۆڕی ئەحزابی شێ نەوتی ئەحزابی شێ هەر ئەوڕۆ وەزارەتی نەوتی عێراقی خۆی دانی بەوە داناوە هەندێک کەشتی لە بەندەری بەسڕا نەوت بە شێوەی قاچاق ئەفرۆشن ینی ئەو فۆکسکردنە سەر تێکدانی ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و عێراق بۆ ئەوەیە ئەو بابەتانە بە شاراوەی بمێنێتەوە فۆکس نەکرێتە سەر ئەو کارانەی کەوا ئێستا بوونی هەیە لە عێراقدا ڕوودەدات چ نەوتی ئەحزابە چ ئەو کەشتیانەی نەوتی ئێران لە بەندەری بەسڕا دەفرۆشن لەلایەن ئەو گروپ و میلیشیانەوەی کەوا ئێستا بوونیان هەیە ئەوانە هۆکارن هۆکاری تری زۆرە لە داهاتوودا ڕوون دەبێتەوە قسەشی لەسەر دەکەین باشە باشترین ڕێکار بۆ هەرێمی کوردستان بۆ بەرامبەر ڕوبەڕووبوونی مەترسیەکان بۆ ئەوەی کە دەنجی خۆی بە جددی بگەێنێتە ناوەندەکانی بڕیار لە بەغدا و ناوەندەکانی بڕیار لە ئەستی عێراق بەگشتی چییە کام هەڵوێستەیە بەڕێز دکتۆر ئاراس حکوومەتی عێراقش درچی بۆ مەترسیە کردووە کە ئەگەر هات و عێراق لە لەگەڵ هەرێمی کوردستان پێک نەهات لەوانەیە پرۆسەی سیاسی عێراق بە تەواوی پەچی بکەوێت بە تایبەتی دوای ئەو کۆبوونەوەی لە نێوان مەکتەبی سیاسی پارتی و مەکتەبی سیاسی یەکێتی ئەنجامدراکە هەردوو سەرۆکی یەکێتی و سەرۆکی پارتی تیایدا بەشدار بوون دوو ئۆپشن خراوە بەردەست بەڕێز پاڤڵ تاڵەبانی نوێنەرایەتی یەکێتی و پارتی کرد نوێنەرایەتی یەکدەنجی هەرێمی کوردستانی کرد لە بەغدا ئەگەر هات و عێراق التیزام نەکە بەرامبەر بە هەرێمی کوردستان و موچە و بودجەی فەرمانبەران نەنێرێ کەنەی ناردووەتەوە کوێستە ناقانونی نادەستوریە هیچ ڕێککەوتنێکی نێودەوڵەتی پەسەندی ئەوە ناکاو دەستوری عێراقیش پێشێرکرایە لە وارەتە وا دانرا بوو کورد بە یەکگرتووی چیەکێتی چپارتی لە پرۆسەی سیاسی عێراق بکشێنەوە هەندێک لە لایەنەکان دەیانەوێت ئەو ئاژاوەیە بەردەوامی هەبێت و موچە هەرێمی کوردستان پەک بخرێ بەلێدان لە
ئەو پێگەنەوتیانەی کەوا لە هەرێمی کوردستان بوونی هەیە بۆ ئەوەی بگەن بەو ئامانجەی گرژی زیاتر لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بێ. ئەمە لە لایەکی تر خاڵێکی تری جەوهری هەیە ئەگەر لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردن ئەگەر کورد بوونی نەبوو لە بەغدا ئەکید ئەو لایەنانەی پێشووتر کە لە عێراق بوونیان هەبوو بۆ باڵا دەست بوونە دووبارە لە پەرلەمانی عێراق خۆیان ئەبینەوە بە جۆرێ لە جۆرەکان دژایەتیکردنی هەرێمی کوردستان زیاتر دەکەن. باشە بەڕاستی دکتۆر ئاراس پێت وایە مەسەلەن مەبدەئێک هەبێ یان تێگەیشتێک هەبێ جگە لە مەسەلەن زۆر جار باز دەکەن کە بەردەم لایەنە عێراقیەکان لە بەردەم هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدان جگە لەو بابەتی دیکە هەیە کە عمقی هەبێ بۆ یان قوڵایی هەبێ بۆ ئەوەی کە دژایەتی هەرێمی کوردستانی پێ بکەن و هەرێمی کوردستانی زیاتر پێ لە قاڵە بدرێ. هیچ گومانی تێدا نییە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی بێسەروەریە کاریگەری و ئەجندای وڵاتانی دەوروبەر هەمیشە ڕۆری هەبووە لەسەر ئەو سیاسەتێکەوە ئێستا عێراق چ لەسەر ئاستی ناوە خۆ چ لەسەر ئاستی نێو دەوڵەتیش پەیڕەوی دەکات. بۆیە گومان لەوەدا نییە بەشێ لە لایەنەکان گەشتنێتە ئەو قەنەعەتە کە پێویستە عێراقێکی سەقامگیر هەبێت لە بەرژەوەندی ئێران و تورکیا و بگرە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بێ. بۆیە کە لەگەڵ دروستبوونی ئەو ڕایە و ئەو ئەنجامی کەوا ئێستا بوونی هەیە کۆمەڵێک گروپ نانەوێ ئەو ڕێکەوتنانەکەەوە سەر بگرێ بە تایبەتی دوای ئەوەی کارتی فشاری تورکیش هاتە ناو گۆڕەپانەکە و ئەو ئیتیفاقی کە لە نێوان عێراق و تورکیا دابوونی هەبوو کە لە دادگای پاریس تورکیا تێدا زەرمەند بوو لەسەر ناردنی نەوت لە ڕێگای سۆمۆ. ئەوانە لە ئایندەدا هەموو عێراقێک تووشی قەیرانی دارایی تووشی کێشەی بازرگانی ئیقلیمی و نێودەوڵەتی دەکات. هیچ گومانی تێدانە هەندێک لایەنی سیاسی عێراقیە هەندێک گروپی میلیشیایی عێراقی بەرژەوەندیان لەگەڵ هەبوونی کێشە و لەگەڵ هەبوونی ناسەقامگیری عێراقەیە بۆ زیاتر دەستکەوتنی بەرژەوەندی بۆ حزبەکەیان یاخود بۆ گروپەکەیان چونکە بەرژەوەندی وان لە ڕووی داراییەوە لەگەڵ ئەوەیە کەوا عێراق ناسەقامگیر بێ. باشە ئایندەی ئەو پەیوەندیانە چۆنە بینی بەڕێز دکتۆر ئاراس پێت وایە بەڕاستی عێراق بگاتە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و زۆر کەس گرێوی لەسەرەکە کە دۆخەکە بۆ شێوێ نامێنێتەوە؟ کێشەیەکی سەرەکی لە عێراق بوونی هەیە کاک دکتۆر زانە کێشەی ئیلتیزام نەکردن بە مادە دەستوریەکان فەراغێکی دەستوری لە عێراق بوونی هەیە جگە لەوە فەراغێکی یاسایی شەیە لە عێراقی ئەو فەراغا دەستوریەکەوە ئێستا لە عێراق بوونی هەیە ئیلتیزام نەکردن بە مادەی 65 ئیلتیزام نەکردن بە مادەی 105 ئیلتیزام نەکردن بە مادەی 106 111 112 عین دەتوانین کۆمەڵی مادە بژمێرین کە تاکو ئێستا ئیلتیزام پێ نەکراوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تاوەکو ئێستا تو لە عێراق یاسای نەوت و گازت نییە کە یاسای نەوت و گازت نەبێ تۆ ناتوانیت جهتێک متهم کەی و جهتەکەی تر ینی پشتگیری بکەیت لەبەر ئەوەی یاساکە بوونی نییە. ئەوەی کە لە هەرێم بەرامبەر بە هەرێمی کوردستانیش ڕوویدا بەڕاستی پێچەوانەی یاسا و ڕێساکان و پێچەوانەی دەستور بوو بڕینی قوتی خەڵک موچەی خەڵک نە لە دەستوری عێراق ئاماژەی پێ دەکات چونکە نەوتی عێراق بۆ شعبی عێراقە بۆ گەلی عێراقە قانونی وەزایفی عامەش ڕێنادا یاسای فەرمانبەرانی دەوڵەتیش ڕێنادا لە حاڵەتدا کە فەرمانبەرێک ئەرچی خۆی واجبی خۆی بە شێوەیەکی ڕێکوپێک جێبەجێ دەکات ئەتۆ ئەو ڕۆبەی موچەکەی ببڕی کەواتە ئێمە لە عێراقدا ئەو فەراغە یاساییە کە بوونی هەیە کێشەیەکی قوڵی بۆ هەرێمی کوردستان و خود بۆ خودی دەسەڵاتی سیاسی عێراقیش دروست کردووە. بۆیە هەموو پێوەرەکان ئەومان پێ دەڵێن بەشێ لە لایەنەکان نایانەوێت عێراق بگات بە هەڵبژاردنیش بارودۆخی سوننە لەگەڵ شیعە تەواو نییە دەستکاریکردنی ئەو دیۆمۆگرافیایی ناوچەکە بە شێوێکی گشتی لە عێراقدا کاریگەری هەیە سوننە ناڕازیە لەسەر هەندێک بڕیاری شیعە کورد ناڕازیە لەسەر هەندێک بڕیاری شیعە ئەگەری تەقانەوەی لە ناکاو لە عێراق بوون هەیە چکە بارودۆخی عێراق گەشتێتە ئەو ڕادەی لە ئان و ساددا هەرچ کاتێ بتەقێتەوە دەتەقێتەوە ئەوانە هەموو ئەومان پێ دەڵێن وەڵڵا هیچ گرنگتێک نییە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا بکرێ ئەگەر بشکرێ هەموو سەرجەوڵانەکانیش بەشداریکەن هیچ گۆڕانکاریەک لە سیاست و لە عەقڵیەتی سیاسی عێراقی ڕوونادا
بە پێوەری هەڵبژاردن چونکە ئەگەر کورد 100 کورسیش بێنێ لە پەرلەمانی عێراق هەر بە کەمینە حسابە ئەگەر سونە 70-80 بێنێ هەر بە کەمینە حسابە لەوانەیە هەندێک جار یاساش لە وڵاتە جێبەجێ نەکراوە پرۆژە یاسا جێبەجێ نەکراوە ئەو ئیلتیزام بە دەستور ناکرێ جا هەبوونی پەرلەمانە یان نەبوونی پەرلەمانێک چ کاریگەری هەیە ئەوەی کە عێراق بەڕێوە ئەوە ئەحزابی سیاسیە نەوەک حکوومەت نەوەک دەسەڵاتی سیاسی. باشە دکتۆر ئاراس ینی بەڕاستی ئەوە تەحویلکردنی کێشەکانە مەسەلەی درۆنەکان تەحویلکردنی کێشەکانە بۆ هەرێمی کوردستان یان ئەجێندایەکی دوور و بەرفراوانترە لەوە یان دروستکردنی کێشەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ینی بەڕاستی مەسەلەی درۆنەکان پرسیارێکی ئاڵۆزە پێت وایە تا چەند بەردەوامە بێت تا کوێ بەردەوامە بێ ئەو مەسەلەی درۆنانە نهێنی ئەو بابەتە نهێنی ئەو هەڵدانی درۆنانە بە وردەکاریەوە لای جەنابەت چییە؟ ناچارکردنی هەرێمی کوردستانە بە هەندێ بڕیار کە هەرێمی کوردستان ناوێتی بیدا بۆ نمونە ناچارکردنی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بچێتە ناو پەرلەمانی عێراق دەنگ بە یاسا حەشدی شعبی بدا کە ئێستا هەرێمی کوردستان یاخود پارت و لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکچێتی و پارتی نانێ ئەو هەنگاوە ئەنجام بدەن ئەوڕۆ ئەگەر تۆ لە پرۆسەی دیموکراسی لەگەڵم نەبی من هێزت بەکاردێنم لە منتەڵاقی قووەوە قسەر لەگە دەکەم ئەوە لەلایەک دێم لە بەرژەوەندیە ئابوووریەکانت دەدەم بۆ ئەوەی ناچارت بکەم بە هەندێک بڕیاری تر هەرچ کاتێک تۆ هاتی دەنگت بە یاسای حەشدی شعبیدا ئەو کاتە من درۆنەکان لەسەر پێکێلگە نەوتیەکان لا دەدەم بۆیە هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی و یەکێتی کەوا پێکهێنەری یان براوەی یەکەم و دووەمی هەڵبژارنی ئەو جارێ هەرێمی کوردستان نابێ بکەونە ژێر کاریگەری ئەو نوع بابەتانەوە ئەگەر ئەو ڕۆکەوتنە ژێر ئەو کاریگەریەوە بەیانی ئەڵێ ئەبێ هێزی پێشمەرگەش نابێ بوونی بێنێ بێ لە چوارچەوەی سوپای عێراق بێ ئەڵێ نابێ وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی دارایی وەزارەتی پەروەردەبردن هەبێ دەبێ ئەوانە هەمووی ببنە بە نووسینگە سەر بە وەزارەت هەر ڕۆژی مەهانەیەکت پێدەگرێت ئاسایشی نەتەوەیی هەرێمی کوردستان کە چەند ساڵە بەخۆنی هەزاران شەهید بەرهەم هاتووە دەخەنە ژێرمەتیرسیەوە دەستور لەلای ئەوانە حوبرێکە لەسەر وەرەقە و جێبەجێ ناکەن ئەگەر دەستور بنەمای هەبایە نەیان دەتوانێت ئەو کارە بەرامبەر بە هەرێمی کوردستان بکەن هەرێمی کوردستانیش بە تایبەتی پارتی و یەکێتی ئەگەر نەتوانن مامەڵە لەگەڵ ئەو بابەتە بکەن لەوانەیە هەر خەڵکی هەرێمی کوردستان لێشیان قبول نەکەن کە تۆ ئەرچی باوکایەتی و ئەرچی بەرپرسیارەتی لە ئەستۆ بوو ئەشبێ لە ئاس ئەو بەرپرسیارەتە دابی دیفاع لە قوت و نانی ئەو خەڵکە بکەی دیفاع لە ئەو تەزحیە بکەی کەوا خەڵکی هەرێمی کوردستان بە درێژایی مێژووی داوێتی و بە هەزاران خوێن ڕشتراوە بۆ دروستکردنی ئەو هەرێمە بۆیە ئەوانە کارتی فشارن بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێن وەک هەرگوتم ئەوە خاڵێ بوو خاڵێکی تریش هەبوو ناسەقامگیری عێراق لە هەندێک بەرژەوەندی لە بەرژەوەندی هەندێک گروپ و میلیشیای عێراقیە بۆ ئەوەی زیاتر بتوانن عێراق و سەرۆت و سامانی عێراق بدۆشن بەڵام بدۆخە بەو شێوێ بەردەوامە بێ بەڕێز دکتۆر ئاراس مەسەلەن بە درۆن و بە زەخت تۆ بێنە سەرهێڵ و بە زەخت بێتە سەرهێڵ و ینی ناسەقامگیریەک دروست بکات کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر هێڵە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر هێرە گوشاریش لە حکوومەتی عێراق کراوە کارتی فشاری سیاسیش بەرامبەریان بەکارهێنراوە لە ئەگەری بەردەوامبوونی ئەو بابەتە عێراق دەقەوێتە قۆناغێکی مەترسیدارەوە دووبارە لەوانەیە بکرێتەوە ژێربەندی حوتی با بڵێن مادەی میثاقی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان حیسارێکی اقتصادی بکەوێتە سەر جگەل لە ئابلوقی ئابووری گشتی سزای زیرەکیش بەسەر هەندێک لە بەرپرسانی عێراقی و بەرپرسانی ئەو گروپە میلیشایانە دەسەپێنرێ ئەو طبعاً لێدانیش و دەستنیشانکردنی سەرکردەکانی ئەو گروپانش واردە لەلایەن ئەمریکاوە پێشترش ئەو کارێ ئەنجام داوە هیچ گومان نییە لە ئەگەری بەردەوامبوونی ئەو فشارانە کە لەسەر تەنیا بەرژەوەندی هەرێمی کوردستان یا ئەو کۆمپانیانێکەوە لە هەرێمی کوردستان ئیش دەکەن ئەکسەرەتیان شەریکەی مساهمن کۆمپانیای مساهمن پشتی ئەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەندێک وڵاتانی ئۆڕۆپیشی تێدایە لێدان لە بەرژەوەندی ئەمریکا هێڵی سوورە دڵنیا بە ئەگەر ڕای نەگرن ئەمریکا چ بە سزای زیرەک چ بە خستنە ژێر باری بەندی حەوت دووبارە عێراق چ بەکارهێنانی هێز ئیستیخدام قووە کە لە میساقی نەتەوە یەکگرتووەکان ئاماژە پێکراوە دش بە و گروپانایکەوە تیرۆریستن. بەڵێ
باشە دکتۆر ئاراس ببورە ئەوە ماندوومان کردی دکتۆر محمود کەمێکی تر دێتە سەر هێڵ لەگەڵمان بەڵام مەبەستمە بەڕاستی بە وردەکاریەوە ئەو پرسیارانە بکەین مەسەلەن پرسی موچە ئەمڕۆ پێشتر دادگای فدرالی بڕیارێکی دا لەسەر ئەو پرسە بەڵام دادگای فدرالی ئەمڕۆڵێ ئەمە لە اختصاصی من نییە ئەمیشتا جۆرێک لە جۆرەکان شتێکی لەو بابەتیان بڵاو کردەوە ینی پێت وایە ئەم بابەتە سەرف بۆتە سیاسی بەڵێ بە تاکید بابەتێکی سیاسیە هیچ پەیوەندی بە بنەما یاساییەکانەوە نییە چ یاسای ناوەخۆیی کە لە دەستوری عێراق ئاماژەی پێکرایە چ ئەوەی کەوا دەچێتە چوارچێوەی ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان هەروەها پێچەوانەی قانون وەزایفی عامەی عێراقیە فەرمانبەرێک کە بەیانی هەڵدەسێت دەچێتە دەوامی خۆی هەتانی وەڕۆدەوام دەکا پێویستە موچەکەی دابین بکرێ نابێ بە پاساوی تەکنیکی و بە هەر پاساوێک لە پاساوەکان بێ موچە و قوتی خەڵک ببدە کارتی فشار بەرامبەر بە هاوڵاتیان بەکارهێنان دەتوێتە چوارچێوەی پێشێرکردنی مافی مرۆڤ برسیکردنی نەتەوەیەک یاخود گروپێک یاخود ئاینێک پێچەوانەی مادەی 54 ڕێکەوتن نامەی جنێفە پێچەوانەی مادەی هەفتی نظامی ئەساسی ڕۆمایە لە ڕێگای ڕێکخراوە نێودەوڵەتەکان چکە ئێمە دەوڵەت نین لە ڕێگای ڕێکخراوە نێودەوڵەتەکان یاخود لە ڕێگای دەوڵەتێکی تر هەرێمی کوردستان دەتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتیش سکاڵا تۆمار بکات لە ڕێگای دادگا نێودەوڵەتەکان ئەو بابەتانەیەک لای بکاتەوە لە ئەگەری بەردەوام بوون بۆیە ئەوەی لە عێراق دەکرێت بە تەواوی سیاسیە هیچ بنەمایەکی یاسایی نییە هەر لەسەر ئەساسش دادگای فیدرالی ڕەتی کردوەوە کە زانویەتی بنەمای ئەساسی نییە پێشتریش ڕای خۆی داوە گوتوێتی دەبێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت نابێ بە بیانووی کارتی سیاسی یاخود تەکنیکی ئەو بابەتە دوا بخرێ باشە هەرێمی کوردستان ئێستا ئەو پشتیوانە نێودەوڵەتی هەیە بەڕێز دکتۆر ئاراس بینیمان وەزارەتی دەرەوەی ئەمریکا زۆر بەسەراحەت لەگەڵ سەرۆکی حکوومەتی عێراقی قسەی کردیە لەسەر سێ خاڵی سەرەکی یەکەمیان لێدان لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان یاخۆ لە عێراق جێگای قوبوڵکردن نییە خاڵێکی تری سەرەکی ئەوەیە کەوا دەبێ بودجە و موچەی هەرێمی کوردستان بدرێ نابێت و کارتی فشار بەکار بهێنرێ سێ خاڵیس کە زۆر مهمە دەستی ئەو گروپی میلیشیانەی کەوا دەستیان هەیە لە تێکدانی بارودۆخی عێراق و درۆن بەکاردەهێنن دەبێت ئەو دەستانە ببڕدرێن ئەوە پەیامی وازحی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کەوا بەرامبەر بە عێراق بیریشمان نەچێ ئێستێمە لە سەردەمی النظام الدولة العالمية يعني نظام الدولة العالمية سيستمي دولتي جهاني حكم دكات كوا كاريجري لسر ياسايني ودولتيش هي بون من بياني أمريكا عراق وحكومة عراق بكات الاستيرة شوا حل دواء أو بريطانيا ويشتي أوروبا هم ديخنا الاستيرة شوا كواتا أقل وزارتي بلام هرمي كردستان زرر من نابل لو من سوات شوي عراق داين دكتور عراس مثلا هرمي كردستان إجل حالتي شو هذا زرر من نابل نانا نخير زرر من نابل زود زار بريار لأنجمني عسايش یان لە هەر بابڵێن لە چارچەوەی هەڵاتێک کە دەردەچێت لە ئەنجومەنی ئاسایش ئیسtisnای تێدا دەڵێ ئەو بۆن منە بڕیاری ژمارە ئەوەندا کە تایبەتە بە عێراق بە سەپاندنی ئەو سزایانە بەدەر لە هەرێمی کوردستان یان بەدەر لە فلان شوێن لەگەڵ لەسەر ئاسی دەوڵەتێشتر بێ ئەو شتانە واردە و بۆ منەگەر سزایەکە دارایی بێ خۆ هەرێمی کوردستان دارایەکی سەربەخۆی نییە چۆن نەتوانرێ ئەمە بکرێت ئەو کاتە هەرێمی کوردستان بە شێوەی ڕاستەخۆنەوەی خۆی دەفرۆشە بە لە ڕێگای تورکیا ئەشیدا بە ئەمریکا خۆ کە زۆر ڕێگا و دەرچێتتر هەیە ئەگەر کاتی هات هەرێمی کوردستان بۆ بەکاری نەهێناوە بۆ ئەوەی نەڵێن هەرێمی کوردستان پابەت نابێ بە هەموو بڕیارەکان لەسەر ئاستی عێراق دەنا ئەگە تۆ مادەی 111 دەستوری عێراقی بخوێنەوە دەستوری لە مادەی 112 زۆر بە سەراحەت ئەو مافەی بە هەرێمی کوردستان داوە نەوت دەربێنە لە ڕێگای کۆمپانیەکان و عەقدیش بکا و بفرۆشێ بەڵام نەتائیجی ئەو فرۆشتنە بداتەوە عێراق ئەوە ئێستا عێراقە لە منتەلەقی هێزە و اعتراف بۆ مادەیە ناکەوە یاخود تەفسیرێکی هەیە ئەوە لە عێراقە تاوەکو ئێستا ئەنجومەنی فیدرالی دروست نەکراوە بۆ ئەوەی ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم لەگەڵ با بڵێن ناوەند یاخود پارێزگا لەگەڵ ناوەند چارەسەر بکرێ ئەوە عێراقە تاوەکو ئێستا نەیتوانیوە یاسای نەوت و غاز با بڵێن بخاتە دەنگدانەوە یاسایەکی باش دەربکات بۆ ئەوەی هەموو لایەنەکان ئیلتیزای پێوە بکە عێراق لە بەرژەوەندی بووە بۆ ئەوەی لێدان لە مەترسی هەبوو لە عێراق هەرێمی تر دروست بێت
پشتی پارێزگاکان بدرێت ببوورە ئەوانە هەموو لەلایەن عێراقەوە نەکراوە. مادەی 105 دەستوری عێراق چ دەڵێ؟ دەڵێ پێویستە ئەنجومەنێک هەبێ هەرچی چاودێری هەرچی داهات هەیە لە عێراق بکرێت. باشە بۆ عێراق ئەو مادەی پشتگوێ خستووە. مادەی 106 دەستوری عێراق چ دەڵێ؟ دەڵێ پێویستە پشتی پارێزگاکان بدرێ، پشتی هەرێمەکانیش بدرێ. هەردوێنێ و پێرێ بوو پارێزگاری کەرکووک گوتی لەو کاتێکەوە بوومەتە پارێزگاری کەرکووک هەرچی بوو جێ لەسەر و پارێزگایە براوە. بۆیە ئەو مادانە پەسند ناکرێ بۆ ئەوی بتوانن ئەجندای سیاسی خۆیان لە عێراق جێبەجێ بکەن. بۆیە گرینگە هەرێمی کوردستان ڕشتر باشتر بێتە سەر ئەوە لە ئەگەری تێکچوونی بارودۆخی عێراقیش هیچ گومانی تێدا نییەکەوە با بڵێن دەرچەیتر بۆ هەرێمی کوردستان دەبێتەوە. حەز ناکە ئێستا تۆزێ دەستەوەستانێک یان بۆ جۆنێک قفڵبوونێک لە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و تەنانەت لە ڕووی داراییەوە پێویستی بە خۆکردنەوە، پێویستی بە کەڵوێستی، پێویستی بە ئارامی دروستکردنی زمینەی باشترە. ئێستا هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بە تایبەتی دوای ئەو کۆبوونەوەی کە لە نێوان پارتی و یەکێتی ئەنجام درا ڕوئیایەکی تر حتا لەلایەن دیژبەرانی هەرێمی کوردستانیش دروست بۆ گەشتنە ئەو قەناعەتی ئەگەر بێت و لە بەرامبەر هەرێمی کوردستان هەندێک هەنگاو نەهاوێژن بەرەو چارەسەرکردنی کێشەکان دوور نییە کورد بە شێوەیەکی گشتی لە پرۆسی سیاسی عێراقی لە پرۆسی پەرلەمانی عێراقی داببڕێت کە ئەوەش عێراق دەخاتە چوارچێوەیەکی ڕەشەوە لەسەر ئاسن نێودەوڵەتی هەر هەڵبژاردنێک لە عێراق بکرێت، هەر بارودۆخی لە عێراق بکرێت لەوانەیە ئەتیرافی نێودەوڵەتیشی بۆ دروست نەبێ. چوونی بەڕێز پاڤڵ تاڵەبانی کە کامل دەسەڵاتی جەنابی کاک مەسعودی پێبووە ئەوە زۆر گرنگە. ئەوە پەیامێکە بۆ عێراق کە ئێستا هەرێمی کوردستان خەریکە دەکەوێتەوە سەر پێی خۆی. هەموو جارێ ژوتومانە کورد دائیمەن توانیوێتی بەیەکریزی و بەیەکگورتی نێوماڵی خۆی دەستکەوتی باش لە عێراق بەدەستبێنێ. هەر کاتێک پارتی وێکێتی لێک دوورکەوتنەتەوە یاخود لایەنەکانی تر لێک دوورکەوتنەتەوە بە زیان لەسەر پرۆسی سیاسی هەرێمی کوردستان شکاتەوە. هیوادارین لە نزیکترین کاتیشدا پەرلەمان کۆ بێتەوە و کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێت بۆ ئەوەی ئەو زەریعەیەی دیژبەرانی سیاسی هەرێمی کوردستانیش ببڕین کە دەڵێنە تاوەکو ئێستا دوای 8 مانگ 9 مانگ ناتوانیوە کابینەکە پێک بێنن کەچی لە عێراق واردە ساڵی شتێپەڕی وەزاری وایە کابینە پێک ناتوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان. سپاس بۆ بەڕێزتان ماندوومان کردی دکتۆر ئاراس لە بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر مەحموود خۆشناو کاک مەحموود خۆشناو گفتوگۆ دەکەین بەڕێژان چاودێری سیاسی لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ. کاک مەحموود ئەم کاتت باش سڵاو لێبێ. برام کمک درەنگ حازر بووی پێما بێ لە مەعبەینی من غەڵەت تێگەیشتنێک هەبوو ئەوجە دەبی لۆجارەکانی دیکەوەی چاکەین. زۆر سپاس کاکزانە سپاس لەو دەرفەتە داوای لێبوردن دەکەم. ڕاستەکەی بەڵێ هەڵەت تێگەیشتنێک هەبوو بەڵام من داوای لێبوردن دەکەم لە ئێوە و لە بینەرانی کوردستان. سپاس دەکەی کاک مەحموود لوتفت هەیە تۆ بەڕێزیت و سپاس بۆ دکتۆر ئارازیش. لەگەڵ دکتۆر ئاراز باسی ئەوەمان کرد کاک مەحموود مەسەلەی ئەو درۆنانە بەسەرەتا و پرسیارە لە جەنابیش بکەم بەڕاستی یعنی ئەم درۆنانە چ پەیامێکیان لە پشتەکە ئێستا لە هەرێمی کوردستان ناوەنەوە ئێمە ینی بینەری ئەو ڕووداوە دەبین ئەو پەلامارە درۆنیانە دەبین. بەدڵنیایەوە هەر کاتێک سەقامگیری سیاسی کەوتە قسە و باسەوە بە دیوەکی تر ئێمە باز لەوە بکەین کە سەقامگیری سیاسی نەبوو لە وڵاتێ بەدڵنیایەوە ڕۆڵی ئەوانەی کە لە دەرەوەی دەوڵەتن ڕۆلیان دەبێت ئەوانە هەوڵ ئەدەن پێگەی خۆیان ئەجندای خۆیان ویستی خۆیان خواستی خۆیان لە ئاراستەکردنی شێوەی حکومڕانی شێوەی ئەمنی شێوەی سیاسی تەنانەت ئابووریش و ئانش بەستراینەوە بەشێک بە ئەجندای هەرێمەتی دەوڵەتیشەوە ئەوەی کە پەیوەندی بە کەسی ئابووریەوە پێ بە تایبەتی بە وزە خۆتەزانی دۆستەی وزە دۆستەیەکی ناوخۆیی نیە تەنانەت کاریگەری هەرێمەتی دەوڵەتیشی لەسەرە. پێگەی هەرێمی کوردستان پێگەیەکی جێگیر و سەقامگیرە لە ناو خۆی عێراقدا و هەرێمی کوردستان هاوتەریب لەگەڵ درۆنەکان گفتوگۆی بەردەوامی هەبوو لەگەڵ دەسەڵاتی فیدرالی بۆ گەیشتن بە ڕێککەوتنێک ئەم ڕێککەوتنە بەشێکی پەیوەندی بە وزەوە هەیە بەشێکی پەیوەندی بە موچەی فەرمانبەران و خانشتانی هەرێمی کوردستانەوەیە دوجاریش ئەم ڕێککەوتنەی نێوان
دەسەڵاتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بە بنەمایەک بۆ ڕێکەوتن دوای هەڵبژاردننی مانجی یازدەی داهاتوو بۆ ببێ بە بناغەیەک بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار و ڕاستپاردنی کەسێک بۆ سەرۆک ئەنجومەنی وەزیران دواتر جێبەجێکردنی پرۆسەکانی تر بەپێی دەستوری عێراق. ئەمە ڕەهەندی سیاسی هەیە ئەم درۆنانە، ڕاستە بەشێک باز لە ڕەهەندی ئەمنی دەکەن و ڕەهەندی ئابووری دەکەن، بەڵێ کاریگەریەکانیان کاریگەری ئابوورین، کاریگەریەکانیان کاریگەری ئەمنین، بەڵام ئەمە بەدەر نییە لە ڕەهەندی سیاسی. من پێم وایە ڕەهەندە سیاسیەکە پەیامە سیاسیەکە نامە سیاسەکان زیاترن لە نامە ئابووری و ئەمنیەکانەوە. بۆیە ئەوەی لە ئەمە لەستە شتێک ڕەکەوین، شتێک لە عێراق پێ دەرێن دەوڵەت و شتێک پێ دەرێن لا دەولە، یعنی دەولە و لا دەولە، دەوڵەت و نەبوونی دەوڵەت. وەکو دەوڵەتی عێراقی بەڵێ لەگەڵ ئەوەدایە کە ڕێکەوتن لەگەڵ هەرێم بێ، ڕێکەوتنێکی هاوسەنگ بێ، ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی بەغدا و بەشێک لەلایەنە سیاسەکانی ناو چوارچێوەیە ئەمە هەنجی تەواو بێ، ئەم ڕێکەوتنانە ببێ بە بەشێک لە بانگەشەی هەڵبژاردن بڵێن ئێمە توانیمان جیاواز لە حکوومەتەکانی پێشووتر نەوتی هەرێمی کوردستان ڕادستی سۆمۆ بکەین، داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕادستی گەنجینەی فیدرالی عێراق بکەین، ببێ بە بەشێک لە دەستکەوتێک بۆ بانگەشەی هەڵبژاردن و بەشێکیش لەناو ئەم ماڵە شیعی عێراق کە حکومداری عێراق دەکات دانەوێت بگەن بەو ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان، چونکە ئەمە کاریگەری لەسەر دوو لەسەر سێی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کە مەرجی دادگای فیدرالیە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار، کەواتە کلیلی کردنەوەی ڕاستپاردنی کەسێک بۆ پێشپێکردنی حکوومەت کە هێزە شیعەکانی عێراق لەناو چوارچێوەیەک کەوتونەتە دڵ ڕاوچێ، ئایا توانای ئەوەیان دەبێ ڕێگری دروست دەبێ، فشاری نێودەوڵەتی بەشێک لە فشاری ئەمریکا کاریگەرن، هەموو ئەوانە بابەتن و کاریگەریان لەسەر پرۆسەی. بۆیە دەگەڕێمەوە بۆ درۆنەکان، ئەوان ویستیان ڕێکەوتن بکەن، بۆیە خواستێکی تر هەیە، ئەم خواستە تێکەڵی کۆمەڵێک بابەتی ترە. بەشێک لەم بابەتانە پەیوەندی بە کۆتایی هێنانی ئەرچی ڕایۆشکاری و سەربازی ئەمریکایە لە عێراق بینیمان، بەشێک لە دوو ناونیشانی مقاومەی عێراقی ئاگاداری حکوومەتی سوودانیان کردەوە کە دوو مانجی لە بەردەم ماوە بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنەوە ئەم بڕیارە جێبەجێ بکە بە کۆتایی هێنانی ئەرچی سەربازی چ ڕایۆشکاری بیت هەواڵگریبی لە عێراق کە پەیوەندی بە ئەمریکا و هەوڵپەیمانانەوەی. ئەمە هاوتەری بۆ لەگەڵ درۆنەکان، بۆیە پێیان وایە هەرێمی کوردستانیش بەشێکە لە مانەوەی هێزی سەربازی هاوپەیمانان و ڕێکەوتنێکی استراتیژی سەربازی هەیە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و بنتاگۆن بۆ پاڵپشتیکردنی هێزی پێشمەرگە. ئەمانە هەموو کارتن، ئەمانە هەموو بەشێکن لەو پرۆسێ. ئێستا پرسیار ئەوە احتیمالە پرسیار لەمە بکە بڵێ بە ئامانزگرتنی چێڵگەنەوتیەکان چ پەیوەندی بە ڕێکەوتنی حکوومەتی اتحادی و ئەمریکاوە هەیە، یان حکوومەتی ینی بابەتەکەەوە دەقوڵەت دکتۆر کاک محمود، ینی درۆنەکان پەیوەندی بەوە هەبێ، درۆنەکان بۆ هەرێمی کوردستان ینی عمقە استراتیژیەکەی هەرێمی کوردستان هێندە گرینگە وەکۆی باسم کرد دەوڵە و لا دەوڵە، ئەوەی دەوڵەتە بەسەر ئاراسەیەک ڕێکەوتنی کردیە، ڕێکەوتنی لەگەڵ گروپە چەکدارەکان کردیە بە ئەوەی تا کۆتایی نیوەی ئەم ساڵە بگەن بە ڕێکەوتنێک لەگەڵ هاوپەیمانان و بەتایبەتی ئەمریکا کە لە عێراق دەربچن. ئەمە ڕێکەوتن نێوان حکوومەتی سوودانی و گروپە چەکدارەکان بووە. حکوومەتی سوودانی لەناو چوارچێوەی هەمانجی بەڵێنی ئەوەی دایە کە لەگەڵ هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان لەسەر بەدەستهێنانی داهاتی نانەوتی و بەپێی یاسای بودجە و بڕێنی دادگای فیدرالی نەوت لە ڕێگای سۆمۆ بڕوە. بۆیە ئەمەی موچە و کۆمەڵێک بابەت هاتوونەتە پێش، ئەمانە بەشێکن. ئەم فشارە زۆرانە لەسەر دەوڵەتە، چێ دەیکە لا دەوڵە دەیکە، لا دەوڵە چێە کۆمەڵێک هێزن کە ئامانجی سیاسیان دیاریکراوە، ئامانج بڵێ پەیوەندی بە بوونی هاوپەیمانانەوە هەیە، چونکە هەرێمی کوردستان و سوننا لە عێراق بڕیاری ئەوەیان داوە کە ئەوان ناچنە ژێرباری ئەم فشارەی گروپە چەکدارەکە. ئەوەی ڕەهەندە ئابوووریەکە ئەم کۆمپانیانە چێن؟ کۆمپانیای ئەمریکین، کەنەدین، نەرویجین، ئەم سێلانە کە لە چوارچێوەی ئەپیکۆر کۆمپانیای نێودەوڵەتین، کۆمپانیا بەشێکن لە بەرژەوەندی ئەو وڵاتانە. چەندین جار وەزیری دەرەوەی ئەمریکا، چەندین جار فەرمانبەرانی باڵیۆزخانەی ئەمریکا، قۆنسوڵی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئاماژەیان بەوە داوە کە پێویستە دووشت بکرێت. یەک، بەرژەوەندی ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستان بپارێزرێ. دوو، نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای بۆڕی نەوتی هەرێم جیهان هەناردە بکرێتەوە، چونکە دیسانەکە بەرژەوەندی کۆمپانیای ئەمریکی و کەنەدی و نەرویجەکانەوە هەیە. یعنی ئەمانە پەیوەندی بە بەرژەوەندی ئەو وڵاتە دڵهێزانەوە، چ بەرژەوەندی سەربازیان هەبی لەو استراتیژیەوە، چ بەرژەوەندی ئابووریان هەبی. بۆیە هەرێمی کوردستان دەکرێت بە ئامان، چونکە ئەم بەرژەوەندیانە چەقی و بەرژەوەندی لە هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان ئەوە بەس بۆ هەرێمی کوردستان ڕاست نییە. ئەگەر بینیت ئەو سیستەمە ڕاداری نزیک بەغدا کە بە ئامان گیرا
لە سەروبەندی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران ئەمەش بەشێک بوو لەو هێزانەی کە ویستیان لەسەر ئەوە باشە ئەی لاەنە نێودەوڵەتەکان کاک محمود ینی لاەنە نێودەوڵەتەکان لە حاڵەتێکی وهادا کە ئامانجە ئابوووریەکەی درۆنەکان ئەوە بێ لێدان بێ لە چێڵگەنەوتەکان و کۆمپانیەکانی ئەمریکا و کەنەدا و ئیتر لە چوارچەوە ئەپیکۆردا ئەی قسەیان چی ئەبێ ئەی هەڵوێستی ئەمنیان چی ئەبێ بە دوواداچوونیان چی ئەبێ لە هەرێمی کوردستان ئەمن پێم وایە ئەوان هەڵسەنگاندنی ئەمنی خۆیان کردووە بەڵام شێوەی بە ئامانزگرتنی ئەو شوێنانە ینی چێڵگەنەوتەکان یان بەرژەوەندی ئەو وڵاتانە لە ڕێگای درۆنەوە بۆ خۆت دەزانی درۆن جوڵەی درۆن تەنها لە ڕێگای هەواڵگریەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت ینی بە جوهدی ئیستیخباری دەتوانین بزانن چێن ئەم لارانەی کە ئەم درۆنە ئاجینا لە ڕێگای مانجی دەستکردەوە لە ڕێگای کۆمەڵک ئامرازی ترەوە ناتوانێت ئیسرائیل نەیتوانی و وڵاتی پێشکەوتو نەیتوانی ئەمە بکە لە هەرێمی کوردستانیش ئەوان تەنانەت لە ڕووی سەربازیەوە توانای خستنە خوارەوەی ئەم درۆنانیان هەیە لەناو طبعاً قۆسوڵخانە و بەشێک لە بنکە سەربازیەکان نەک لە چێڵگەنەوتەکان بۆیە ئەمە ئامانجێکی ئاسانە بۆ بە ئامانزگرتنی ینی ئەوان کە دێن لە چێڵگەیەکیەوە ئامانجیان ئەوەیە ڕێکەوتنی دوای ڕێکەوتنی هەفتەی تەمموزی نێوان هەرێمی کوردستان و دەسەڵاتی فیدرالی پەک بخرێ ئەم ڕێکەوتە کە پەک خرا طبعاً فشار لەسەر حکوومەتی سوودانی دروست دەبێت فشار لەسەر هەرێمی کوردستان دروست دەبێت ئەم دوولایانە بەلایەکیان بەلایانی میانڕە و لەگەڵ هاوپەیمانی دەوڵەتی کە سوودانی بۆ تۆمەتبار دەکرێت لایەنەکان هاوپەیمانی وڵاتانی چوارچەوەی ئەپیکۆرە ئەمریکا بریتانیا کەنەدا نەرویج بۆیە ئەمە تێکەڵ کێشەی تێدا هەیە لە نەتیجە ئەوان دەیانەوێت نامەیەک بنێرن بۆ هەرێمی کوردستان نامەیەکیش بنێرن بۆ گروپی ئەپیکۆر و نامەیەکیش بۆ سوودانی بنێرن کە ئەوان جگە لە بە ئامانزگرتنی شوێنە استراتیجی ئابوووریەکان توانێت ئەوان هەیە لەناو عومقی هەرێمی کوردستان شوێنی تر بە ئامانز بگرن دوو هەر کاتێک بیانەوێت لە ناوچەکانی نینەوا سەلاحەدین کەرکووک چونکە لە کەرکووکیش لە مەتاری کەرکووک درۆن شوێنی بە ئامانزگرت لە تاجی نزیک بەغدا شوێنی بە ئامانزگرت دەڵێن ئەم پەیامە بنێرن بۆ حکوومەتی سوودانی کە ئەوان توانیان ئەوە لەناو قوڵایی بەغدا و نینەوا و کەرکووک و شوێنەکانی تری عێراقیشەوە ئەگەر ئەو نستە ژێر هەژمون و بڕیار و ئەجندای ئەم گروپانە دەتوان ئەوم بکەن ئەم گروپان لەکوێ هاتوون خۆ لە ئاسمانەوە نەهاتوون بڵێن لە فەزاوە نەهاتوون ئەم گروپانە خۆ ئەم درۆنانە خۆ لە دەرەوەی عێراقەوە نەهاتوون بۆیە ینی بە ئاراستەی ئابووری بە ئاراستەی ئەمنی بە ئاراستەی سیاسی کاریگەریان دەبێت ئەوەی کە ئێستا کراوە طبعا دوای پەیوەندی تەلەفۆنەکەی نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا و سوودانی طبعا بۆ جاری دووەم جارێک زووتر بوو پاش ئەوەی کۆرمۆر جاری دووەم ئێستا ینی پاش 2 ساڵ پەیوەندیی تری تونتر کە لەسەر بەرگریکردن بۆ لە بەرژەوەندەکانی هاوپەیمانەوە بەتایبەتی بەرژەوەندەکانی ئەمریکا ئەم پەیوەندیە ڕاستە سوودانی خۆی خواستی ئەوەی هەبووە کە ڕێگربی لە بەردەم ئەوەی کە هێزەکانی لادەولە کاریگەریان هەبی لەسەر ڕێڕەوی حکومڕانی دەوڵەت بۆیە هەنگاوی جدی کردووە چەند جارێک ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی و یان نیشتیمانی ڕاوێژکار قاسم عەرەتی هاتۆ بۆ هەرێمی کوردستان چۆ بۆ سلێمانی گفتوگۆی کردووە لەگەڵ هێزەکان لەسەر هێڵن بۆ ئەوەی بگەن بە نەتیجەیەک بە ئاماژێک بەڵام ئەوان لە تاجی نەیانتوانی بگەن بە ئاماژێک من پێم وانێ هیچ ژنەیەک خەڵک دەستنیشان بکە و بدرن بە دادگا و دواتر بەپێی یاسای دادگای عێراق مامەڵەیان لەگەڵدا بکرێت چونکە ئەم هێزانە هێزی شاراوە و دەسەڵاتی فعلی عێراقیان بەدەستەوەی ڕاستە حکوومەتێک لە عێراقی ڕاستە سەرۆک وەزیرانەکەی ڕاستە هاوپەیمانێتەکەی پێویستنی هاوپەیمانی کارژێری دەوڵەت یان ئیدارەی دەوڵەت بەڵام دوجار دەوڵەتی قوڵ لە عێراق هێزەکانی لا دەولە ئەوانە بەشێک ئەو ئامانزانە یان ئەم ئامانزانە دەپێکن بۆ ئەوەی پەیام بنێرن و ئەم پەیامانەشیان ڕاستیەکەی ئەم ینی بە ئامانزگرتی ئەم ڕادارەی نزیک بەغدا کاریگەری زۆری لەسەر ناوبانجی هێز ئەمنیەکانی عێراق دروست کرد کاریگەری زۆری لەسەر دەسەڵاتی ئەمنی عێراقەوە دروست کرد دوێنێ ئەم کێشەی کە لە ناوچەی کەرخ لە بەغدا ڕوویدا لەسەر بەڕێوەبەرایەتێکی کشتتوکاڵ ئەمەش دەیان نیشانەی پرسیار دەخاتە بەردەمی دەسەڵاتی ئەمنی و یان شێوەی مامەڵەکردنی دەسەڵاتە ئەمنیەکانی عێراق دامەزراوە ئەمنیەکانی عێراق لەسەر ئەم کەیسانە ئەمە خۆی نیشانەیەکە و ئەمە خۆی یعنی ئاماژەیەک و پاڵپشتی قسەکانی ئێمە دەکات کە ئەم هێزانە توانای ئەویان هەیە ڕوبەڕووی دەوڵەت ببنەوە ئەوەی بۆ بچووری من هیچ کاتێک دەوڵەت لە عێراق لە هەر هەموو سەردەمانێک دەوڵەت هێزەکانی دەوڵەت دامەزراوەکانی دەوڵەت لەگەڵ ئەوە نەبووە شوێنە استراتیجیەکان وزدە بن چ سەربازی بن شوێنەکانی دامەزراوەکانی تری دەوڵەتن بە ئامانج بگیرن لە ڕووی ئەمنیەوە ئەگەر بگەڕێنەوە پێش 2014 بەر لەوەی داعش
مووسڵ سڵاح الدین ئەمبار بەشێک لە کەرکووک داگیر بکە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەستەردەما ڕێک ئەو بۆشایە ئەمنیانە هەبوون ئەو بۆشایە ئەمنیانە هەبوون چاڵاکی ئەمنی و ڕۆیان دەدا ڕاستە هێزێکی تر کردوێتی جیاوازە لەم هێزە ئێستا بەڵام دوجار ئەنجامەکەی باش نەبوو چکە ئەمە ڕوخانی هێزی ئەمنی دروست کرد پرسیار ئەوەیە هێزە سەردارەکانی عێراق دەتوانن خاچی عێراق کۆنتترۆل کەن و لەسەر هەموو ئەم پانتایەی بە تایبەتی ئەم شوێنانەی کە بیابانەکانی نێوان مووسڵ کەرکووک سڵاح الدین ئەمبار ئەمە سافەیەکی زۆری بیابان هەیە دەتوانن کۆنتترۆلەکە من پێم وایە دەتوانین لە ڕێگەی هەواڵگیریەوە کۆنتترۆل بکرێت و دەتوانێت لە ڕێگای چاودێریکردنی ئاسمانەوە کۆنتترۆل بکرێت و بەڵام بەبێ هەواڵگیری ناتوانە من بە بۆچوونی خۆشم دەوڵەتی عێراقی دامەزراوە ئەمنیەکانی عێراق دەزانن کێن ئەو لایەنانەی کە شوێنەکانیان بە ئامانز گرتووە دامەزراوەکانی وزەی هەرێمی کوردستان و شوێنەکانی تری عێراق لە فڕۆکەخانەی کەرکووک لە ئەو ڕادارەی تاجی هەموو شتێک دەزانن بەڵام توانای ئەوەیان لێ هەرچەندە دوێنێ کۆبوونەوەی چوارچێوەی هەمانجی لە ماڵی بەڕێز عەمار حەکیم دەسەڵاتی تەواویدا بە سوودانی ڕوبەڕووی ئەم هێزانە بێتەوە چونکە ئەمان پێیان وایە ئەم بۆشایانە دەبی بە بیانوویەک و دەبی بە دەواازەیە بۆ ئەوەی هێزی بیانی و هێزی بەتابەتی هاوپەیمانان بێن و پێیان وایە ئەوە ئیستیدراجە بۆی عێراق پەلکێشی ئەم شەڕە بکرێت و بۆ ئەوەی یعنی ببی بە بیانوو بۆ هێزی هاوپەیمانان کە هێزی لا دەوڵەت توانای دەست بە سەداگرتی دەسەڵات هەیە بینیمان لە یاسای حەشدی شەعبی پەیوەندیەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ سوودانی نیگەرانی خۆی دەربڕی یعنی ئەمانە هەمووی فشارن بەر لە ئینتیخابات بۆیە چوارچێوەی هەمانجی پێم وایە وەکو لایەنەکانی تر نیگەرانە بەڵام توانای ئەوەی نییە ڕوبەڕووی ئەم هێزانە ببێتەوە بە واقعی توانای ئەوەی نییە ئەمانە بدە بە دادگا توانای ئەمە نییە چونکە دوو بیرکردنەوەی هەیە بیرکردنەوە یەکەمیان ئەمە هێزی پاڵپشتی ستراتیژین بۆ پاسەوانی و پارێزگاریکردن لە حاکمیەتی شیعە لە عێراق ئەوان پێیان وایە هێزی وەزارەتی بەرگری هێزی شوڕتە ئیتیحادی جەتیرۆری عێراقی هێزی دەوڵەتن ناتوانن پارێزگاری لە حاکمیەتی شیعە عێراق بکەن بەڵام ئەم هێزانە لە ڕووی استراتیجیەوە دەتوانن هاوسەنجی لە نێوان هێزی پێشمەرگە لەگەڵ هێزی دەوڵەت دروست بکەن و بۆ یەکەم جارە لە دوای 2014 پێکهاتەی شیعە لە عێراق ببی بە بەخاوەن هێزێکی مەذهبی تایبەت بەخۆی بەرگری لە مانەوەیان کە لە حکومڕانی ئەمانە هەموو لە بەرچاو دەگرن بۆیە نایەنەوێ ئەم هێزانە بخەنە ئەم گۆشەیە و لەم گۆشەیە بیان خەنە بەردەمی هاوپەیمانان بۆیان خەنە بەردەمی دادگاکانی عێراق بیان خەنە بەردەمی ڕای گشتی لە عێراق کەم هێزانە بەرپرسیان بۆیە دەبینین هەموو کاتێک وتەبێژی فەرماندەی هێزە سەردارەکانی عێراق وتەبێژی وەزارەتی بەرگری عێراق وتەبێژی عملیاتی عسکری عێراق باز لەوە دەکەن کە ئەم هێرشانە دانەوێت ئەوراق تێکەڵکەن لە عێراق ئەمە لژنێک پێکدێنین بەڵام هیچ ئەنجامێک بۆ هیچ لژنەیەک تا ئێستا نەمان بینیوە تەنانەت ئەوەی ڕادارەکەش کە زۆر گرنگ بۆ عێراق چونکە ئەمە بەشێک بووە لە هێلی بەرگری یەکەم هێلی بەرگریکردنی سوپای عێراقەوە چونکە تۆر ئەگەر ڕادارەکەت پەک خرا تو ناتوانانی ئاسمان کۆنتترۆل بکەی ناتوانانی چی لە ئاسمان ڕوودەدا و هێزەکان یعنی بەساحەی عێراق خاچی عێراق بەکراوەی دەمێنێتەوە بۆ هەر چاڵاکێکی ئاسمانی لە دەرەوەی عێراق بۆ بە ئامانزگرتنی هێزە سەردارەکانی عێراق بۆ ئامانزگرتنی دامەزراوە استراتیجیەکان دامەزراوی وزە بن دامەزراوی دەوڵەت بن کارگەکانی عێراق بن چێلگەکانی نەود بن یعنی ئەمانە هەمووی بێکەوە و ئەوەی هەرێمی کوردستانیش بەشێکە لەو هاوکێشەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مەحموود خۆشناو چاودێری سیاسی لە شاری هەولێر و لەگەڵ مابوو سپاس بۆ شرۆکەکانی جەنابتان سپاس بۆ دکتۆر ئاراس عەبدوڵڵاش ئینەرانی خۆشیش لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لاکتانەمانەتی خوای گەورە بنخواتە.